پرۆژه یاسای بودجەی ساڵ 2010 گاتە پەرلەمان بەگەیشتنی بە پەرلەمان فەسڵی تەشریعی تەمدید دەکرێتەوە واتە کۆبنەوەکان بەردەوامە بن لە ئەگەر حاڵەتێک ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران سعات 2 دەست پێەکە دیارە لەو کۆبنەوەیە تەستیقەکەنەوە ئینێرن بۆ پەرلەمان ئەگەر لە حاڵەتەکان نەگەیشتە ئەنجام ئەوە ئەتوان لە حاڵەتی گەیشتنیا جەلسەی تاریعی لە ناکاوی بۆ بکەن و تەنها خوێندنەوەی یەکەمیشی گرنگە کە خوێندنەوەی یەکەم کرا اینجا ئەسپێرێ بە لیژنە تایبەتمەندەکان کە لیژنەی سەرەکی لەوە واتە لیژنەی مالیە و لیژنەی مالی بەردەوام کۆبنەوەکانی خۆیەکە لە ماوەی ئەم مانگەدا ئەو پرۆژەی کە لەوە پێش بەدەست ئێمە گەیشتوە پرۆژەیەکی تا بڵێ خراپە تا بڵێ نەگونجاوە لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئێمە ئاماژەماندا بۆ ئەگەر بەو شێوەیە ئەو پرۆژە یاسایە بمێنێتەوە زۆر ئەگەری ئەوەی هەیە کە بەشداری لە کۆبنەوەکان نەکەین وە دەنگ نەدەین لەسەرەوە جگە لە ئێمە هێزە سونیەکان هەمان گرفتیان هەیە چکە ئەوانیش هیچ پارێک تەخسیس نەکراوە بۆ ئاواداکردنەوەی ئەو ناوچانێک کە زیانمەندن خاڵی سێهەم ڕێیان نوێنەرانی بەسڕەش ئامادەنین دەنگ بدەن ئەگەر پشکی بەسرە بە تایبەت دیاری نەکرێت چونکە ئەوان باز لەوەکەن کە ڕۆژانە 2,700,000 بەرمیل لە نەوتی بەسرە دابەشکرێ بەسەر عێراق معقولیەتی تیانە کە بەسرە مەحروم بێ لەو بابەتە بۆیە بە بڕوای من ئەگەری ئەوەی هەیە ئەگەر پرۆژە یاسای بودجەش بێتە ناو پەرلەمانەوە تەزدیق نەکرێ و لە کاتی تەزدیق نەکردنیە ئەوە 1/12 جێبەجێکرێ وەکو قانونی دارایی مالی و دەینی ئاماژە بەوەکە ئەمەش لەوە ئەچێ حکوومەت لەو قەیرانە بپارێزێت کە سندوقی نەقدی دەولی فشاری لەسەر حکوومەتی ئیتحادی دروست کردو بۆی تەخفیزات بکات لە هەندێک نەفەقاتە بۆیە ئەمەیان ئەگەرێکی نزیکە کە موازنە تەزدیق نەکرێ ئەو کەسانشی کە شارزایەکیان هەیە لەو مەجاڵەڵێن هەمیشە لە کۆتایی دەورە پرۆژە لەو ساڵەدا تەزدیق نەکراوە بۆ نمونە لە ساڵ 2014 موازنە تەزدیق نەکراوە لە بەرەوەی کۆتایی دەورە بوو